لهجای سعید جردو سروکی دسته بن که علال شهر روشن بیری جد هو که میوانه منه هجای سعید بخیراتی کردستان 24 فرمانا سال 2014 بسر ازدیان هاتی هما بجه همی روژه نود بیتا و همان برین افروکا 22 رفاتین ازدیان با آخه هاتین سپارتن لگنده کوچو لدورا شنگاله بلا سر ازدیان ساغ بیتن لهندق نرازی بون لسر مراسیمه به هر رنگه که هبیتن هبون او نرازی بون چبون يعني بتايبتي جوات روحانية ازديان هون وكا دزگار و شنبيريا لالش چت كان حتى كو بقشتي خلقي رازيب كان جباركو بخود ليوان ببرينه زور سپاس پیشکیم سری ریزو نوازشش بو جانگوریت جینوساید ازدیا توا جانگوریت کردستان چمینی هلبت وکو جنابتا گدارا ایرو وجبه کوپیک هات وج بیستو در رفاتت جانگوریت جینوساید ازدیا هاتنا شنگالیو وش آلیه کسوکار دوان و باخی هاتنا سپارتنو وکو جنابتا دیار کریجی بسدان رفات ماین البغدای چاوری پشکنینا دی ان ای هلبت ام وکو سیدی ام داخوازش حکومت فدرال کن کو لزک الوی کیسی بکا و تیمت خوید پشکنین زیده بکا داکو بزوترین دم رفات جانگوریت ماین البغدای بآخر بین سپارتنش علیه کسو کاردوان و یا نامعقوله هر جار وجبه کشوان رفاتا بیو دیسان او برینت جینوساید بین آخافتن هر فتره که دیسان برین بین آخافتن چاوه ملیبو حکومت فدرال وان گاوا باویچه داکوان برینا سارش بکا لیم بخابنی و او کاری کتیتا کرن زیدتر وان برینات آخیوه زیدتر خوینش وان برینات رجیلیان باشه ما بس تاوان چیه یعنی مثلا هجای سعید ازدتری 500 رفاتین ازدیان بو تستا دی ان ای لبغداینا بوچی همی پیک و ونات گراندن مثلا بوچی 20 سیه و گرینیتن بوچی و خمساریت کن سبب چیه؟ الفيدري براستی الفيدري براستی که امترخمیاش علی حکومت فدرال و حق بو جیکم روجدا تیمت پشکنین زیدتر کربانا و او رفات همو بجارك يعني بدجارة هادبانا وباخي هادبانا سبارتن إبانا معقولة بيصد رفات يعني زيدتر بسدان رفات البغداي ما بنو هرجار بشكنينش بيس رفات رانسي رفات ربكا وديسان بدينة زيديا باخذ هرچند زیدی چاورنا کو او پینگا بنا آویتن دا برین بنا درمان کرن لی مخابنی و پینگا بتنا آویتن برینا بیتر تشینه و آزارت زیدیا زیدترت کا لوما ابریکا کانال 24 دا خوازش حکومتا فدرالت کن وکو بنگه لالش وکو جواکا زیدی کو لزبونه که الکیس جینو سایدا زیدیا بکاب تایبت پشکنینا رفات جانگوریا و البغدای و او گورد کومد ماینو و او عزیزو هیچ داخوازه که فرمی جوات روحانیه ازدیان میره ازدیان دزگار و شنبیریا لالش جبغدای هاتیه کرن کووی خمساریه نکد هم بودیتنا گورن بکم هم جی بلسکرنا تستین دی ان ای وكو بنجيل على هر هالكفتكا هكا انفان بيرا وريال بيرا خواتينين ام راس بارداش حكومتا فدرال جرا بلندد كن كو لسكرناكي الوان غورد كوم بكا الوان رفاتا بكا بشكنين دوان بينا تمام كرين غورد ماين جي اخسر بيتا هلدان وبشكنين جرا بيتا كرنو بزوترين دم كيسي رفات جانغوريا بيتا غرتنو بينغاوي يقلاي كرنا كيسي جينوسايدا ازيديا اشاليه دادگاه تاوانا نف دولتي و بيتا يقلاي كرن لب مخابني و او غاوتين آويتين غاوند سيستن و الشونا برينا درمان بكن سارش بكن برينا زيدترت آخيفن لوما ام داخوازت كن حكومتا فدرال پیداچونا که سیاستا خلوی بواری ده بکا و هر سستبونا که هایی چارا سر بکا و لزبونا که الوی کیسی بکا باشا بو وديتنا غورن بكومن ازديان ايا حكومة عراق هيج لسر است ناف دولتي بينغا وكديتر هاويتي اجبركو تيما يونيتات اوا كاري جبو لكولين در حق و مجاري باورم داوي جهاتيه لسر و مجاري ايا هيج الترناتيفا كدي هبويا عراق حتى كو زوتر رفاتن ازديان
گۆڕێن وانیان بکۆم ببینن و ڤەکەن؟ پشتی تیما یونیتات کارێخوا دوماهیانی بداخوازی شالیە حکوومەتە فیدرال و مەچاڤلێ بوو هەکە بەدیلەک بێتە دیتن شووناوان کارێوان تەمام بکە لێ مخابنی و هەتانەوە ئەو بەدیل دەست بکار نەبووە هەرچەندە دەنگۆیان هەینەک و لیژنەیەک بێتە پێکینان شوونا تیما یونیتات بگرێ و پێک هاتی بێ چەندین دادوەرە و کەسانێت پسپۆرل بوارێ جینۆساید شالیە حکوومەتە فیدرال و ڕەنگە هەفکاریت گەل حکوومەتە هەرێما کوردستانێ بێ لێ هەتانەوە چاوەڕێنەک و ئەو تیم دەست بکارێ خۆ بکە مخابنی و هەتانەوە پێنگاوێت بوارێ پراکتیک ژڤیالیوە نەهاتی ناوێتن. باشە هێژای سعید زێدەتری 2500 ئێزدی هێژی بێسەر و شوێنن ئایا حکوومەتە عێراق هیچ هەفکاریەکە حکوومەتە هەرێما کوردستانی و دەستگەهێن دیل هەرێما کوردستانی دکەتن بۆ ڤەدیتن و ڤەگەڕاندناوان ئێزدیان کو هێژی ئەف پرۆسەیە بەردەوامە و حکوومەتە هەرێما کوردستانی دەست دانەهێڵاینە ئایا حکوومەتە عێراقی دەستگاهێن دیل لەسەر ئاستێ ناودەوڵەتی هیچ هاریکاریە دکەن؟ وەکو جەنابەتە ئاگادارە پرانیا ڕزگار بوویە دەستێ داعش شالی حکوومەتە هەرێما کوردستانی و هاتیە ڕزگارکردن هەرچەندە حکوومەتە فیدرال یاسایە ڕزگاربوویە ئێزیدیش دەستی داعشدا دیار کردیاک و لیژنەیەک بێتە پێکینانش بۆ مەرەما گەڕیانێ وان کەسانێت وان ڕەڤاندیت هەکە هەتانەوە چارە نویسێ وان نەدیار لێ مخابنی و ئەو خاڵ هەتانەوە هەلاوێستیا و نە ئەو لیژنە هاتیە پێکینان ئەوە بوویژی هەموو شالیە حکوومەتە هەرێما کوردستانی بوو لۆمە فەرە لەسەر حکوومەتە فیدرال وەکو ئەرکەکی نیشتیمانی وەکو ئەرکەکی مرۆڤایەتی بەهەفکاریت گەل حکوومەتە هەرێما کوردستانی و تیمێت نێودەوڵەتیەت پسپۆرلڤی بواری لەسبوونەکە لێ بکە دیارکردنا چارە نویسێ دوان 10554 کەس پێی ئامارێت نویسینگەها ڕزگارکردنا ڕەڤاندیا هەتانەوە چارە نویسێ وان نەدیارە. هێژای سعید جردو جەنابێ هەوا دزانیتن پێشتر لەسەر ئاستی حکوومەتە هەرێما کوردستانی هەوڵەکە جدی هەبوو و دادگەهەکە ناودەوڵەتیە سزادان و دادگەهکردنە تاوانên داعش لە هەرێما کوردستانی دامەزرینیتن بە هەمی ڕەنگێکی حکوومەتە عێراقی لە دژی ڕاوەستیە و دەمەکی داوان بخۆشی دادگەهەکە بەڤی ڕەنگینینە بۆچی ئەف ڕێگیریە هاتەکردن ئارمانج ژێچوو مخابنی و دیارە حکوومەتە فیدرال ناوێ ئەفکەیس بێتە یەکلاییکردن حەسمکردن شالیە دادگاه یا دادگاهەکە تایبەتە نێودەوڵەتی یا دادگاهە تاوانێن نێودەوڵەتی و ئەو پێنگاوە حکوومەتە هەرێما کوردستانیشی ئاویتی ڕەنگە ڕێخۆش کردبایە ئەلبەر تیمێت نێودەوڵەتیژی و هاریکار بنن یەکلاییکردنا ئەڤی کەیسی لێ هەر بەهانەیەکێ بێ حکوومەتە فیدرال بووە ڕێگر ئەلبەر جێبجێکردنەوەی پێنگاوە حکوومەتە هەرێمی ئاوێت لۆمە ئەمت بینن فەرەر سەر حکوومەتە فیدرال وەکو ئەرکەکی نیشتیمانی پێداچوونەکێ سیاسەتە خۆدە بکەلڤی بواری و ڕێخۆشکردنەکێ چێکەیانش دادگاهەکە دەوڵەتیە تایبەت ڤاکو بێ کەیسێ یەکلای بکە یان ڕێخۆشکردنەکێ بەردادگاهە تاوانێن نێودەوڵەتی بکە کەیسە جینۆسایدا ئێزدیاش ئالیاوان ڤ بێتە یەکلایکردن. هێژای سعید جردو هیچ ڕێگریەکە ئەمنی لە پێشیاوە دیتنە گۆڕێن بکۆم لە شنگال و دەوروبەری هەیە ژبەر کو حتان و کێژی دیگەلدابیتن شنگال نەیە ئامنە گرۆپێن چەکدارێن لێ ئایا بوچی هێم هیچ پێنگاوێک نەژ بوو ڤەڵاکردنا شنگالێ ژە گرۆپێن چەکدار نەژی ڤەگەڕاندنە ئەمنیەتێ و ئاڤەدانیێ نەهاتنە هاوێتن بتایبەتی لە سەردەمێ کابینەیە محەممەد شیع سوودانی و ئەف سوزەدا بوو بوچی جێبەجێ نەکرەوە وەختە کابینەوەی سەردەوێ دماهیک بێت جەنابێتە هەلبەت وەکو جەنابێتە ئاگادارە ڕێکەفتنەکرد ناڤەرە هەولێر و بەغدای هاتە ئیمزاکردن سەبارەت ئاساییکردنا ڕەوشە شنگال داکو زەمینە خۆشکردنەک بێتە دروستکردنش بۆ دیتنا گۆڕێ بکۆمش بۆ دووبارە ئاڤادانکردنش بۆ ڤەگەڕیانە ئاوارەیەش بۆ دەست کارکردنا ئیدارەیە شەرعیش بۆ نەمانە گروپێت چاکدار و مەظاهرێت مسلح و صراعات سیاسی لێ مخابنی و هەتانها خالە دوێ ڕێکەفتنێژی
تنێ حەبرن سەر وەرەقێ و نەکە دینەوارێ پراکتیکدا دیتنامە هەکە ئەڤ خالد هەکەوەی ڕێکەفتنێ بخۆ بە گردبانە وێ بووبانە زەمینە خۆشکردنەکەش بۆ یەکلاییکردنا گەلک کەیساژ وانجی دیتنا گۆڕێ بکۆمیان هەلدانە ئاخێ سەر گۆڕێ بکۆمێت مایی لمخابني و حكومة فيدرال ديارة ناخدان بريارة وما يتكرنيان تدخلش آلية ولات هرماتية دردور و السياسة تاوان هيا قالك سباسياتات كم هجاي سعيد جردو سروكي دستا بن كالا للشارع وشنبيري جاد هوكي